شەو باش شاوڕێیان چۆنن بە هیوام ڕەوشت باش بن دنیایەک خۆشەویستی پڕ لە گوڵ و گوڵزار خۆشی و شادی بۆ خوشکانی عەزیز و برایانی خۆشەویست ئەوەی لەگەڵمان دەبن چ ئێستا چ دواتر گوێمان لێ ڕادەگرن سوپاسیان دەکەن کە ئەو کاتەی خۆیان لە ژیانیان لەگەڵ ئێمە بەسەر دەبن هاوڕێیان تا هەندێ هاوڕێ دەیانن لە شتی باسەکەین یعنی ڕەوشەکان زۆر خەتەرە بڕوا بکە کەس حاڵی بە حاڵی ماڵی بارزانی تاڵەبانی نەبی بە تایبەتی لە ئێستا ماڵی بارزانی ڕەوششی زۆر خراپ بەخێربێن هاوڕێیان بەخێربێن ئێمە هەوڵ دەدەین هەندێک قسە و باس بکەین ئەوڕۆ لەسەر کۆمەڵێک زانیاری بەدەستم گەشتێ وەڵی ینی هاوڕێیان قەت وتێ مەگەن لای شتە لای من ئیزعاجە ڕاستی کە زۆر جار دەیکەم بەس بڕوا بکەن ناچاری و ئەوە نەبی نایکەم خەبەرە دێ باشە بۆ بڵاو نەکەوێ یعنی ئەو خەبەرانەیمە دوای ئەوە دەبینین ماڵپەڕەکانی بکە پەیجەکانی بکە بە ترش و خەی پێدا دەکەن بخوان بڵاو دەکەنەوە ئەو زانیارەی دەگاتە دەست ئێمە بەشێکمان بڕوا بکە ناگاتە دەستگای زانیاری یاری من یەک نمونەتان لێرە بڵێم هاوڕێ ئەو مقەدیمە یەک دوو دەقە هەتا ئەو هاوڕێیانە کۆ دەبنەوە بەخێربێن هاوڕێیان ڕۆژێک بە کاقادری ئاجی عەلی کۆچکردوم بۆ دوتم نێچیر بارەگای جودایە لە چاو مەسعود بارزانی ماڵی بارزانی گوندی وان جودایە لە چاو گوندی ماڵی بارزانی بڕوا بکە نەیدەزانی سەرۆکی دەستگای زانیاری و ئەو کەسەکی مخابەراتی و بە سندوقی ڕەشی گۆڕام بگوتی نازانم لۆم بنێرە لۆم ناردیە کاکە ئەو گوندەیە ئەو شتاوەکە ینی قەزم لەزەدێ کۆتێ مەگەن ئەو دەستگایانە هەندە شتی دەستگای گرنگن یان ئەو مەسئولانە زانیاریان هەیە زۆر جار تەقیماتیان ئەوەندە سەقەتە کوردگوتنی حتا خوا دەرێ بەس دەگاتن سەقەتە بەخێربێن هاوڕێیان ئەمڕۆ کۆمەڵەیەک نهێنی گەورەی نهێنی ڕەوشی نوێی پارتیتان لەگەڵ باز دەکەین کە پارتی لەسەر ڕەوشێکدایە لە پاراستنی لە ناوەخۆی لە ناو سوپای لە ناو هەموو شوێنەکانی کورە لە هەموو شوێنەکانی لە فندق و هۆتێلەکانی لە حزبی لە سۆرانی و بادینی لە هەموو ڕێیەکەوە هاوڕێیان ماوەیەکە پارتی کۆمەڵێک زمزۆڵی زۆر گەورەی تێدا ڕوویدایە بەخێربێن هاوڕێیان سەرچاوی ئێمە ببورن کە من کەم کۆمنتی سیر دەکەم کۆمنت سیر دەکەم دوای ئەو سیر دەکەم هەر دەمانەوێت ئەو شۆ کۆمەڵێک ئەو سەرەتاش دەی بڵێم یعنی دام نابوو بەڕاستی مەسەلەی لافاو زۆر لەسەر ڕابوەستین و مەسەلەی ئەوەش گرانی یعنی ئەو کابینەی ڕاوڕووتیە کابینەی ڕاوڕووت و ئەمنیە کەمێک لەسەرەوەی داستین تایبەت دەکەین زانیاریمان هەندێک لەوەداتەیە زیاتر کۆ دەکەینەوە بە ژمارە من هاوڕێیان قەت حەزم لێ نییە بیکەمە شعر و پەخشان و تو و هجووم کردن دکۆمنت بەڵگا زانیاری بەوانە بتوانین وەکو سیمینارێک بێت نەک وەکو ختابدانێکی ئەوە بێ ینی بۆ خۆم تایبەتمەندی من وایە حەز دەکەم شتەکان بەڵگەدار و مێژوویبی و ئەو سەرچاوانەی دەمدەنێ بۆیە لەسەر مەسەلەی ئەو کابینەی مەسرور بارزانی کە بڕوا بکەم بوویتە کابینەی ڕاوڕووت هیچ شتێک پاز نادە هەمووی دوو قات و سێ قات کردیە بەسمایە شەوی نووستنەکان بەسمایە هەوا لە خەڵک وەربگری بە ورتر یەک لایڤی کامل وزائیدەن ئەو نوع بابەتانە هەموو کات دەکرێ باز بکرێ بەس هەندێک ڕووداوی گەرما و گەرم هاتیە دەمانەوێت لێرە باز بکەین هاوڕێیان یەکەم با بچینە سەر ئەوەی کۆمەڵێک مەسئولی گەورەی پارتی لەو ماوانە لادراون و لا دەدرێن کە ڕەمزە هەرە گەورەکانی دەڤەری سۆرانیانن بە تایبەتی لە بواری ئەمنی و سەربازی نایەتەوە هەمووی بەرەو بە بارزانی کردن و بە مەسرورکردن و بە ماڵی مەسعود بارزانی کردن دەکات مەسعود بارزانی و مەسرور بارزانی کردن دەکات باڵی نێچیریش ناخوا ئەوە لێرە نوکنی بچە نوکتەکتانەوە بجێرمەوە برادێکمان هەیە لاو لێر گوتمەوە کۆ لە گۆڕامای کوڕەتی لەوان دێمەگە مستەفای سید لێم قەوما بگیرام مستەفای سید قادر خەمەکم لێ بخوارد لە ناویانە و دەستی هەیە کورەتم نێچیر هیچی پێدەکرێن نۆرەی مستەفای سید قادرێ نێچیر بوویتە کارمەند مۆزەفەکە بەخوای ئەمە دەسەڵاتم زیاترە لە نێچیری
بەڕوان پێ بکەن یەکۆ چاوم لێ بکورە بابە مستەفا هات و ڕۆی وا تەواوی کرد دەورەیە یەک قسەی نەبوو قسە دەرێ برای مرفەتائیە بە جووتا نیم بەس من جەمنجیانەگە لە پێشەخۆ بێ من گەمنگ هاوڕێیان لەو ڕۆژانە لەو ماوانە نازەم چ ڕۆژێک بووە دە 12 سەیارەی پاراستن چوینە سەر هەواڵگری سەربازی کە لقێک لە لقەکانی پاراستنە تاوقیان کردیە هەموو کارمەندەکانیان دەرکردیە هەموو کۆمپیوتەرەکانیان بردیە کۆدیان گۆڕێ کۆدی دەرگا هەموو شتیان گۆڕیات تەلەفۆنیان لۆ بروسک قەسابیش کردیە بروسک وەرە تەبعاان دەبی بڵێ ماوڕێیان بروسک قەساب ئەمە ساڵی پاریش خەبەرمان لەسەر بڵاو کردەوە کە تحقیقی لێکرایە تەجمید کرا ڕەوانی مارەیەوە بگوتی نا ڕوونکردنەوەی دایان نازەم وەڵای پەیوەندی بە چادەوروبەری من کرد گوت بووی نەخۆشم لە بە هەندێت تا ئەنک نەخۆش نەبوو تحقیقیان لەگەڵ لێ کردبوو و سکرتێرەکەشیان گرت بوو وەبزانم ناوی عەبدوڕەحمان بوو یا محەممەد ساڵەکە شوم بزریان کرد بەخۆشی ماوەیەکی زۆر ڕەوانی ماڵیان کرد لەو ماوەنا چیتۆ دەوائیر و شت وەڵات ناڵێم دە 12 سیارە لە مەسیفی چوینە سەر هەواڵگری سەربازی هاتە مخابرات کو بە ئەز مخابراتیە بوو ئیوی یعنی ئەو هەم لەی وەزارەتی پێشمەرگەی هەم لەی پارتیە فەلەک چی پێدەگوترێت فەرماندەی لەشکری کوردستان وڵات بروس شاتیە هەموو شتەکانیان لێوەگرتیەوە یان بڕۆ مارێ لە خۆت پاردەوە هاوڕێیان بروس قەساب یەکێک لە ڕەمزە دیارەکانی سەربازی بوو پارتی و سۆرانی بوو ئەویشیان گۆڕی کە ئێستەمە دێنە سەرێ بە کەسە گۆڕدرانایی فرسەت غەزالی جەلادێکی کۆنی پاراستن بووە لە بن دەستی کەریم سنجاری عوسمەت ئەرگوشتی گەورە بووە یعنی پەروەردە بووە ئەویشیان کردە بە بارزانی کردن فرسەت ئەوە ئیتر بروس قەسابیش دوای ئەو هەموو خزمەت و ئەوەی ڕوانی ماریان کردیە تۆمەتی ئەوەی دراوەتە پاڵ دزی کردیە گوایە لەگەر کوڕی شێمەی سەلامی کوڕی شێمەی نازان پارەی لێوەگرتیەوەیە کە ئەمە دەینە سەر ئەوەش عەجەبەن ئێستا ئەو هەموو کەیسە دزی و ئەوانە دەجوڵێندرێت هاوڕێیان هاوکات نەجاتی عەلی فاتم نەجات عەلی فاتم نەجات شاو سەرۆکیەکەی ئیداری هەموو هەشتای پارتیە یعنی لە دوای مەسعود بارزانی بۆ زانیاری جێگرا هەنی ئەوەش مەرتەبەشی گەورەیە لەناو ئەوی دەریان کردیە حەقیقان نییە وەڵا لە پۆڵۆنیا خۆی و کرێکار نووسیە بڕوا بکەن لەو ماوانە بەڵگەی ویژۆچی ئەوەی بڵاو دەکەینەوە هەرێمی کەمالئاغا هەمان تاسە حەمامە ئەویش کرێکارە کورە چەند کاسبن ئەو مەسئولانە لە ئەوروپای ماشەڵڵا چەند ڕەنجدەر و ڕەنجدەرانی هێزوو بازوو کورە هەژار ئەسلی خۆیان لە ئەوروپای لەبیر ناکەن بەس لە کوردستان هەمووی ئاغان هەمووی جەلادن نەجاتی عەلی فاتمی شاوڕیان دەرکرایە لەو ماوانەش دوو کەس مخەوەلن مڕەشەعل بێتە شوێنی یەک هەرێمی بەهرامی عەریف عوسمان بەهرام ئەگەر هەیە بێ یان تەسەوەڕ دەکەن سیروان بارزانی لەو لە ڕووی ئیداری بچووکترە سیروان بارزانی ئیتر ئەو دوو ناوە مڕەشەع کرایە نەجاتیش دەردەکرێت ئەوە دەقیق بێت ئەگەر تەوان ئێمەوە دەڵێن ئەو شتانە هەمووی تەواو بووە بەس مایە گۆڕانکاریەکان ئەوە بکرێتن نەجاتیش لا درێیان بەهرامی عەریف عوسمان دادەندرێ یان ئەوە تا سیروان بارزانی تا سیروان ڕاستە دەسەڵاتی زیاترە نەجاتی ئەوەیە بەڵام لە ڕووی ئیداری سیروان لە بندەستی نەجاتیە بۆ زانیاریتان وەکو شکلی چۆن مەسەڵەن نێچیر مەکتەب سیاسی بوو بەس عەلی عەبدوڵڵا سەرۆک جێگر پارتی بوو بەڵام لە بناغەدا ئەو پلەی باڵاتر و چۆن فازڵ میرانی مەسئولی سکرتێری پارتیە بەڵام دەوی بچی ئەو فازڵ میرانیە میری بەعادینانی میرە جەلادەکەی کۆن فازڵ مطمئین دەبی لە ئاریانی داوا بکە مەسئولی ببینی لە کاتێک ئەمە ئەو مەسئولی گەورەترە ئیتر هەمیان وان هاوڕێیان بەس یەک تەتەوری زۆر گرنگ ڕوویدایە تەسەوڕکەن یعنی هێزی نەجاتی و پارتی چ بووە ئەو شەوەی بەسەر گوندی خدرجەی داعش دادا بوو تا داعش دای نابوو بە زندیتی هەر هەشتە دێ سەکدارەکانی پارتی لەو مزگەوتەی بوونا بچی بە زندیتی بیانگری
هەر بە زیندیتی بیانگری و بیان بە سەرخۆش بوون معلوماتیان هەبووە نازانم چۆن بووە بەس دەقیقم لەوە یاوڕێیان ئەوەی ختەکەی لێ تێکداینە ئەو ماڵە نگبەتەی گوندی خدرجەی بوون کە سێ کوڕیانێ شەهید بووە هەستیان بە خشکەکەی کردیە تەقەیان کردیە شەڕەکەیان کردێت تەسەوەرکەن ئەو چەکدارانەی پارتی کردبیانە هەراوتی وەختی تەقەیە ئەو گادەمانێت تێکەدەن گادەی لە دەستکۆ وازام ئەسکەندەری پێدەگوترێ برای نەزاتی عەلی فاتم لەوێن دەربووە گوتبی وەختی ئەستاوت تەقەیە ئەو دەخۆشەیان دەمە تێکدایە یعنی ئەگەر لەبەر ئەو ماڵە نەبووە کە سێ کوڕی شەهید بووم ئەو خزمەی ئێمان گوندی خدرجەی سێ کەسی بە قوربانی ئەو گادەی دانیشتنەوە ئەگەر نەدایانەوە هەژنۆ پێش ئەو دە12 پێشمەرگەی لەوێن دەرا هەر ڕاست بە زیندیتی بستنە سەریان یان هەمویان دەکوشتن یان دەیان برد بەزی تر ئەو بنەماڵە بوونە قوربانی و ختەکەیان لێ کەشفکردن ئەگەنا بە هێواشی ئەگەر جێ بدەنە قسەی ئەو گەنجەی خدرجەی کە باسەکە ئەڵێ هاتنە پشتمانمان بەهێمنی داهاتن ئێمە تەقەمان لێکردون لێکەکماندا و بریندارمان کرد و ئۆزە لێیاندای ئەوان بەڕازی ئەو ماڵی ناهات بوون ئەوی باز دەکرێت لۆ ئەوە هاتیە هە لەسەر هەندێ لە بەهۆی ئەوی سەرخۆش بوو هەردە 12 چەکداری پارتی لەو وەختیەوە گیرا بوون لەو ماوانە بەربوونە کە برای نەزاتی عەلی فاتمە دەستکۆی پێدەگوترێ بەردراینە بەڵام نەزاتیش لەگەری بەڕێکن دەبەر ئەوەی مقەسەریەکە لە نەزاتە لەو هێزەیە بە هەر حاڵ نەزاتیش ڕادەدرێ ئەوەش دەتوانین هاوڕێیان ئەوەش دەتوانین ئەوە بڵێن کە پاراستن ئەوە هێزە ئەمنیەکەیتی ئەوە هێزە سەربازەکەیتی هاوکات بەو بەهانەیە ئەگەناخۆ سیروان بارزانی مەسوولی محوەری گوێڕ و مەخمور و ئەوانەیە وانە لە ڕووی سەربازی لەو سزایەکی گەورە نەدرێت لەسەر لایڤەکەی قسەکەی لەگە من ئەوە کرایە تاقیقی لەگە کرایە و تاقیقە چوانە بوو ئەوەی ئەم بزانم هەر پێ مەسعود پێگوتی دەزانێگە چێت قسە کردێ گوت بێ ئادەی ناسم تۆ پەکەکەیە ئەنی هەموو خەیاڵی مەسعود بارزانی ئەمن کالیرش پەکەم بڕوا بکە تا ئێستا ئەوە لاو لێرە پیان دەگوتم قادر چار پارچەیان پەکەکە بسخستان ئەس مەسعود نییە ینی خطەی تا ئێستا تەقیمیان ئەوەیە ئەمە ئەوەی نە باران هەندە لەو قسانە کرابووە تا ئەوەم بێتە بیرم ئەوەش گوترا بوو سیروان یان هەر بە سەرعی برێم گوت بووی ئەمە لەوەی لێ دەترسان برێ لە ترسان قەپاتی کردیە نەزادیش لێندە لە مەسعودی تێهی نابەوەتی ناناتین ئەوە نەبوو بەخۆی گوتیتی بەڵانسی پارە ئەوم تەواو بوو ئیتر مەسعود لۆگاڵتەی پێی گوت بچمان نەزات تووشی لە ڕادەگری هاوڕێیان بار هەڵبێنەوە سەر ئەو مۆزوعی ئێستا هەموو دام و دەستگا هەستیارەکانەوە بەرەو بە بارزانیکردن دەڕوە چۆن مدیری ئاسایشی یعنی ئێستا ماڵی بارزانی کۆنتترۆلی هەمیان کرد ڕاستە هەمومان منتەهین لەوەی لە شەستەکانەوە مناڵێکی بارزانی بالا دەستتر بووە لە عەلی عەبدوڵڵا بەڵام بەو شێوەی ئێستاش نەبووە هاوڕێیان هەندە شت ئەگەر و شکلیش بوو کردیتیان مەسەن سەرۆکی پارتی دامس ئەجێگەرکی سۆرانی کارتۆنیاندا نایە عەلی عەبدوڵڵا بوو بەنمونە لە حکوومەت دامس عەدیان سامی بۆیان ڕۆژ بووە سەنمە سرف سەد بارزانی ئەسڵ خودی خانەوادەی بارزانی هەموو بۆ بارزانی چۆ سەرۆک ئەو مەسعود کولفی کول نێچیر مەسرور وەنیا ئەوەی ساسە ئەوەی ئاسایش دژە تیرۆر و ئاسایش بێنە سەر ئەوەی مدیری ئاسایشی گشتی مزووی ئەوە ئسمە دەرگوشی وەزیری ناوەخۆ مەسەلەن بارزانیە ڕێبەر ئەحمەد مەسئولی پاراستن و ئاسایش وەیسا دژە تیرۆر بەناو دڵشادە بەڵام لە ئەمەل ئەوە سیپان کەسێکی بارزانانی ئەو دڵشاد هەولێریە هیچی بەدەست نییە بەس جەلادی و خراپەکاریەکان بڕوا بکە مشکلەوەی ئەو سۆرانیانە بەس خراپەکانیان پێ دەکەن ئەگەنە دەسەڵاتی بەقەت سارێکی سیپانی نییە کە لە جێگریتی کو ئێستا وەزیری سامانە سروشتەکانی پارتی ڕۆی گوتی کاکە ژنەی بارزانی لە من بالا دەسترە غەزال لە من بالا دەسترایانی معاناتی بوو فەقیرەی ڕۆی بە زۆرم نەشینایەنەوە ئێستا دێنە سەر ئەو نقطەیەش چێ لە سۆرانێکی لە ناو پارتی بالا دەستە مدیری پۆلیس ئەو درێژەکە هەیە کە هیچی بەدەست نییە
ئەرێ ئەو ڕۆژە بەغەڵەت لۆم ناردی هاند کەیفت پێنێشتم لۆت نارد وەڵای دەنگێک برم ڤیدیۆیەک بوو لۆیم نارد یەکسەریش خیندیەوە بەغەڵەت لۆتم نارد هاوڕێیان بۆ زانیاری دەم لە بۆم نییە هیچ هەفتە نییە لۆ سێ چار مەسئولی ئەم تەلەفۆن نەکەم دەنجیانەوە بەجنێنم بەڵام خۆ ناکرێ هەمووی بڵاوکەوە هەردەفتە شتێکی خۆ دەرخستن یعنی شتێک زەروور نەبی گەرما و گەرم نەبی پەیامە شتێدا نەبی بڵاو ناکەمەوە بەهەرحاڵ ینی ئێستا کەم دیری حەوزی سۆران هاوڕێن هەر هەمووی بە سەرۆکی زانکۆش کە بڵاومان کردەوە بەناو حەوزی سۆران ئەگەنا حەوزی بادینانە حەوزی بارزانیە ببورن حەوزی بارزانیەکانە کەسیان نەهێش لە ئاسایش هەمیان کردە بارزانی هەمیان کردە بارزانی لەسەر کردایەتی هاوڕێیان وەختی خۆی چار بارزانی هەبووە وەکو شکل ئەم دەڵێم وەکو گوتمان ئەگەنا دەزانین ینی مەسرور هەر لە گچکەیەوە دەسەڵاتی بڕوا بکە برادەرێک دەیگوت یعنی کۆر و سیمینار هەبوو مەسرور ئاخر ئێستاش خوێندەواریەکی باشی نییە ینی سەقافەتێکی معدەدیە سەرۆقادر هەندە تەحلیلی کرد و پێگوت دانیشە قسەی منەوەکو قورئانیە لە بۆت نییە دەست قسە بکەی دانیشە مەسئولەتان بوو مەسرور دەستبی 10 ساڵ لەمەوبەر چ بی سەقافەتێکی پێبی هەڵا ئەو سەرۆقادر دانیش تەواو کۆیلە پێشان چار کەس بوونە قەزم لەوەیە بەڵام ئێستاکە کولفی کولن هەر بەس لە قیادەیان بە مەسن سیدادە و منداڵەکانی ئەوی ماڵی بارزانی نێچیر و ئەو بنەماڵان بووینە دە 12 بارزانی دەیان بەس لە سەرکردایەتیە دەیان بەس لە سەرکردایەتیە کە پێشترەوە نەبوون مەسەڵەن بەڵام ئێستا گەلک زۆر بوونە یعنی بەڵام وەخت خۆی مەسعود بووە نێچیر بووە عەبدولموهەیمن بووە عومەر عوسمان بووە کەسیت کەیان نەبووە لە سەرکردایەتی و مەکتەب سیاسی بەڵام ئێستاکە هەمووی بوویتە بارزانی و باڵا دەستبوون بۆ ئەوان باڵا دەستبوون بۆ ئەوان یعنی ئێستاکە حیزب و حکوومەت هەمووی بەدەست بارزانیەکانە وەخت خۆی ئەگە وەکو گوتمان لۆ شکلیش بوو لۆ بەرتیلدانیش بوو لۆ دیکۆریش بوو کو سەدام تا هەمێحەدینەچیدا نابوو تا هەمێحەدینەچیدا نابوو دیکۆر ئەوە جێگری سەدامی بوونەکەنی گوت بڵای واستەی گەلە گەورەی دەبێتن ئێستا مشکلە نەگەوەیە عەلی عەبدوڵڵا بڕوا بکەن بە شەخسیەتتر بوو لەو نێچیرەی ئێستاکەن ئەو نێچیرە وەزعی خراپە ئەو نێچیرە کارمەند مۆزەفە پارەکەی خۆی وەردەگری زایدەن ئستقبالی دیوەخانانە و وەکو دیکۆرێک لە بۆ تەعامل لەگە ئەوروپیەکاندان ئارە وەڵاوڕێیان ئیتر تاوان مەعروسیش کوڕی خوشی مەسعود بارزانی تا ئێستا بەرنەبووە 9 کەسی لەگە جیرە بەلای کەم یەک کەس بەدرایە ئەوزام ناوی نەقیب بارزان بووە خەڵکی سۆرانە بەس ئەو بەربدرایە تا ئێستا کوڕە خوشکەی خۆشی بەرنەدرایە تا ئێستا کوڕە خوشکەی خۆشی بەرنەدرایە هاوڕێیان فەزاعەتەشکەی ناو پاراسن تەقیتەوە ڕەوش تەقیتەوە جگەلەوەی وەکو گوتمان هێرش کرایتە سەر هەواڵگری مخابەرات پاراسن یعنی چکو پاراسن لە کۆمەڵێک جمگە پێک دێ بەشی میدیایان هەیە بەشی هەواڵگری سەربازیان هەیە بەشی تیرۆریان هەیە بەشی زانیاریان هەیە ئەوە هەموو بڵاو کردەوە لێرە 7 بەشن ئەو هێ من هەورامیە سەرۆکی بەشی میدیا بووە هاوڕێیان کەسێکی زۆر بڵحە گوتی سەرۆک جێ نەبوو چوونە بەردەرگای دانیشتیم یان ماڵی بارزانی حەزیان نەپەڕی حەزیان نەپە وەڵڵی هەیە من هەر حەز دەکەم لەو پۆلۆنیای بتگرم حەز دەکەم لە پۆلۆنیای کافر زوز لەچێ پۆلۆنیای هاوڕێیان لەناو پاراسن تەقیتەوە چۆن تەقیتەوە ئێستا بە وێنەی ماڵی بارزانی مەسرور و مەسعود تەوانکەوانکەم نێچیری ژۆ گوتمان کارمەندە هیچی بەدەست نییە بڕوا بکە من دەسەڵاتم زیاتر لە نێچیری ڕەوشی زۆر خراپە زۆر ئێستا لە قسمی بەشی یاسایی حاکم و لە بەشی ئاسایشی گشتی و لە مخدرات ولا تیرۆر تەقیمات و بوویتە هەڵا کە هەموو ئەو بەشانە خەڵکیان بە پارە بە کەیفی خۆیان بەردایە مخدراتە لەیان کرد تۆمەکی زۆر بچووک تیرۆریستیان بەردایە تا ئەن هاوڕێیان من دەمەوێت یەک سەرنج بدەم
هەموو ئانەیەگە ڕۆژێک ڕۆژەن گوێیان لە ئێمە بوو بێتن ساڵی پار لە پەیجەکەی تر نەمبوو ئەگەر نمایە بڕوا بکە هەیتم لە بەشی داونلۆد هەیتم بەس هەتا دەبینمەوە زۆری دەوێتن ئاچکو کە تووشی داونلۆدەکەریشە دەستە لایەکی پار ئێمە ئەو شتانەمان هەموو باس کرد هەموومان باس کرد کە چۆن لە ناو پاراستن ئاسایش بە کەیفی خۆیان بە قەتعات بە پارچە زەوی بە سەیارە دەیان و سەدان کەسیان بەردایە لە هەستیارترین دام و دەستگا و خەتەرترین کەس لە تیرۆریست هەموو شتێکیان کردیە ئێستا پاراستن تەقاندیتیەوە لە ناوە خۆیان تەبعەن دەبێ بڵێم قادر نادرێک لە سوید خەڵک خەبەری بداتێ دەبی مەسرور بارزانی نەزانی نەیزانی بی یعنی ئەوان کۆمنتە چی خەڵک دەبینەوە لە بۆ خەڵک دەنووسرێ نازانن چ فەزاعەتەکی بێڕەوشتی تاڵانی دزی ئەو هەموو مەسئولە ئەمنیە کوبوونە ملیۆنێر ئەو هەموو فەسادە کۆمەڵایەتیە لەناو ئەو دام و دەستگایانە هەیە ئەو هەموو بەرتیل و ڕەشوێ تازە بە خەبەردەی کاک مەسرور و وەیسی تازە بە خەبەراتن تازە زانیتیان هەموو ئەوانە بوویتە هەڵا هاوڕێیان گەورەترین زەجەیە ئێستا کە بەدەیان بەرپرس تا ئەن بڕوا دەکرێتن تا خودی ئەوانی کەش ینی مەسرور و وەیسە ئەگەر خۆیان لێ دەربچوین ئەگەنا هەر هەمویان کردیتیان هەر هەموو گچکە و گەورەیان لێیان کەشف بووە بە سەدان بەرپرسی ئەمنی و پاراستن کە خەڵکیان بە پارە بەردایە خەڵکیان بە پارچە زەوی بەردایە خەڵکیان بە ژن بەردایە تەقیتەوە لە ناو پاراستن ئەوە بەس بەقەست بۆ دەکرێت لە هەر چار بەشی گەورە تۆ وەرە دەستگای ئاسایشی وڵات ئاسایش کوراوڕیان ئێستا دەزانن لێرە لە سوید بەنمونە ئیمان کەس پۆلیسی نهێنی سوید ناناسی بڕوا بکەم چەند جارێک لەگەڵیان دانیشتیمە لەسەر جادەشتیان پیار ئەوایە هەمان شکل و دەموچاوە هیچ سەس پێ ناگرێت یەک جا لە ژیانم کلاشکۆف زستان بوو جەریدەمان لە ماڵان تەوزیع کرد بە شەوان ئەم چەند ساڵێک ئەو کرێکاریەم کردیەوە بە شانازیشەوە وەچ کاک نەزات و کاکەرێمی کرێکار بووم شەوەک بوو ئیتر جەریدە من دەچم ماڵەشی کابرا چەچ پێ بوو لە من ئەوە بوو گوتی مەترسا ئەندامی ئەوەمە هەواڵگەری سویدم سێ پێ پێدەگوترێ نەمدیتینە دەمان چەشم لێ نەدیتینە بەس پۆلیسی نۆرماڵ هەموو ئەوە دەزانی ئیشی ئەوان ئەوەیە چاودێری خەڵک دەکەن ئەو پەڕی تەکنەلۆجییان هەیە هەر بۆ زانیاری و بۆ ئەو برانەش مەسئولی هەموو دەستگای هەواڵگەری سوید ئافرەتێکە ئەرەوەڵاو ئافرەتە دەمان پارێزت ئەمە ئەمنیەتم کە دەکەویتە خەتەر خەبەرێک دێت تەلەفۆنەکە لۆیان دەکەم ئیتر ئەوە ئیشیوان دەبی بڕوا بکە هیچ لە ئەوە نابین یەک کەس دوو کەس ئەگە بێ ئەگەر زەرور بێ لەگەڵت دادەنیشێ کورەکاچی من ئیوانە هەمووی لە دوورا دیارە و ئەو پەڕی فەزاد و حەدیان چییە تەسەورکەن هاوڕێیان چەند کەسێک هەبووم بە تەمام پێم گوتن کاکەوانە خەبەری زۆر گرنگیان پێەیە شتی زۆر خەتەر بوو لە کوردستان دەیانەوێت بێنە دەرێ وتیان لە میدیا دەترسێن بیان قوتاریان کرد ئەین تەسەور کە شتی زۆر گەورەی نامەوێت بەشەکان بڵێم لەبەر ئەوەی دوای ئەوە دەبی زۆر گرنگ و خەتەر بوو ئەوروپاش زۆر گرنگ بوو مەسەڵەن وتیان ئەگە داعشبی مشکلەک نییە عوزرمان هەیە مەسەڵەن معلومات لەناو داعش شتبی بەڵام ئیت کە لە میدیا دەترسێن وتیان جارێک لێمان قەوما بۆ حەیان بردینە میدیا ینی عقوبە دەدرێ دەترسێن ینی علم زۆر بە کەڵکیان دەهات ئەو زانیاریانە وتە ناتوانین وتم بەس بیبن بینە سوید ئامادە بوون وەڵڵی بڕوا بکە هاوڕیان یەک شتەوە زۆر خەڵک بەمە دەڵێ ئەو پاراستن و زانیاریوە بە مەبدەئم ئێستا هەر وڵاتێک بڵێ ئیقامە دەدەمە پاراستن و زانیاری یەک کەسیان نامینێ باشە یەک کەسیان نامینێ هەموو دێنە ئێرە من ناڵێم هەر یەک کەس بەس بڕوا بکە کۆز دەبی وەچی بیلاڕوسیا هەمویان بێتاقەتن ئەوێندەر بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا مەسرور و بارزانی کە مەزدەری ئەو فەشەلانە هەر بەخۆیتی هەر بابیتی چکو بەخۆی و بابی سەرپەرشتی پاراستنیان کردیە بۆیان دەرکەوتیە هەموو ئەو قسمانە ئەزە هەر قسمەی دەیان مەسئولی تێدایە چ تاڵانێکیان کردیە چ تیرۆریستێکیان ئازاد کردیە
و چۆن بەرتیلیان وەگرتیە و چۆن مادەیان گۆڕیە تاعاً لە دهۆچێ لە حەوزی بەناو سۆران ئەگەنا حەوزی بارزان داهولێرێ لە ئاسایشی گشتی دەیانی وەکو عسمەت ئەرگوشی ئەو عسمەت ئەرگوشی قەت ئەردی وەگرتیە بە چەندی ملیۆن دۆلار مادەی گۆڕیە تیرۆریستیان بەردەیە من نازانم عسمەتیان کە بەس عسمەت پارچە زەوی گەورەی وەگرتیە کە دوای ئەوە دەینە سەرێ ئێستا ئەمە ناڵێن ئەو زانیاریانە هاوڕێ من ئەو قسە دەکەم هەموو پاراستنەکان دەزانن ئەو زەجەیە هەیە لە ناوە خۆیان و هەمویان چاوەڕێی عقوبەدانن بەناو ئیتر من نازانم چکەوە دیتان هەر ماوەیەک لەوبەر پار بوو هێرشە ڕەش و بارزان قەساب و دەیان بەرپرسی کە ئەوەیان کون کرد هەمان شتە کەشف بووە لە ژێرەوەیە ماوەیەکی کەمە ئەوە ئێمە باز دەکەین دەشبین پاشماوەشکە ئەگەر هیچ نەبی کو دەتەقتەوە لە میدیا لە فرێش لە ئەوروپا لە ناو پاکەتی هەولێری لە ناو پاکەتی ئێستا هەموو بەرپرسە ئەمنیەکان لە خۆیان دەترسێن و ئەگەر هەیە بەشیان نەقل بکرێن مەسەڵەن وەکو عسمەت ئەرگوشی وەکو درشادا هەموویان ئەگەر هەیە لا بدرێن تاوان عقوبەی پارتی چییە لەو لای دەیباتەوە خۆ قابلەتیان لێ دەگەن هێرشە ڕەشیان ماوەک دەرکرد ئەوە بردیانەوە بارزان قەسابیان ماوەک دەرکرد بردیانەوە لەبەرەوەی هەر یەکێک لەوانە کە دنیایەک نهێنی ماڵی بارزانی پێیە دنیایەک تاوانی هەیە هەر یەکەچیان باز بکەن بەس لەگەرمە تەنسیق بکەن کافیە تاوانم نامێ بیان ترسێنم بەڵام نامێرن دەستیان لێ بدەن چکو نهێنیان دەزانن ئیتر پاراستن داڕمایە هاوڕێیان ئەو دەستگا هەستیارە کورەم لە مێژە یعنی باز لەوەم کردیە وەرە داعش هجومی کرد لە بەغدایە گۆڕاوە ئافەرین حزب ئافەرین پاراستن نەزانی کە دوو کەست نەبی لە ناو داعش برێ کاکە چۆن دەگەڕێتەوە بە احتیاتی خۆم وەربگرم ئەخر هەر ئەوە گەورەتری شکستی پاراستن بوو بەڕاستی کە تو داعش هجومی سەر دەکە نەزانی خەتەدی پاراستنەوە چییە لۆ لای کۆمنتی ئەو خەڵکە نەکبەتەیە کە لە بۆ ئێمەمانان دەنووسیتن یان دەبی ئاسایش و پاراستنەوە بی داعش هجوم دەکا تورکیا چ دەکا ئێران چ دەکا یعنی ئەوە ئیشی زانیاری و پاراستن نەوەک لایک و کۆمنتی کوڕی هەژار و نەکبەت کورەوانەوە بەس دەزان شێروانی و ئەیاز و مەلاشڤان و گۆهدار و ئەوانە بگرن ئەو دەیان نەکبەتە بگرن ئەو زیندانیانەی بادینان بگرن ئەوانە دەزانن هیچ کە نازانن هیچ کە نازانن داعش هجوم دەکا ئێران چ دەکا حەشد چ دەکا ینی بەجددی خۆ دەرکەوت لە ڕیفراندۆم تەقیمیان چەند سەقەت بوو باشە ئەتو لە هەموو شوێنێک دەستگای پاراستن ئیشیتی لە هەرزم و جۆڵک خەبەری دژەکەت پێ دەڵێ مەسعود گرت دەکوت ئەگەر ئەمن دقیق نەبم لەوەی کە هیچ ڕوونادە کو ریسک بە حیاتی ئەو خەڵکە دەکەم وەڵڵاهی ڕاست کرد نەقشتینە کاکە مەسعود ئەی ئەو سەرۆکەی کە لە میدیای پارتی نازانین مەجهولە سەرۆکی چیار دەنووسی سەرۆک بارزانم هاوڕێیان ئەمە لە بەوەم نییە نێچیر خودای ینی سیمبولی فەسادە هەرچی بڵێ لەسەر نێچیر فەسادی ئەو کۆمەلگای کوردیە نێچیر بەرپرسە منتەهی لەسەر ئەوەی بەڵام نێچیر لە 2003ەوە لە بۆی نەبووە تەدەخل لە هیچ هەر لە بدایەتەوە 96ەوە بە تایبەتی لەگەڵ هاتنی مەسرور بازێن لە بۆی نەوە تەدەخل لە هیچ بکە و لە 2003ەوە تەوزیع کرا ئاسایش لۆ مەسروری حکومەت لۆ نێچیری ئەو کاتی ئێستا ئەوی کەش لۆ مەسعود بارزانی بارەگای ئەوە سەرۆک شێرێ دوای ئەوە لە 2012 هەر بە قانون لە پەرلەمان دەگەر ئەوەی بێتەوە بیرەچێتیە ملپانەکانش دەنجاندا کە دەستگای ئاسایشی گشتی هیچ لێپێچینەوەی لەگە ناکرێ لە حکوومەت و پەرلەمان تەنیا مەسعود بارزانی بۆیە هەموو شتانە ڕوودە ئەلەو خاڵی هیچ نێتی دەستی تێدا نییە و هیچ ئەوە نییە بەڵام ئەوان بۆوە دەکە مەسرور لەو خاڵەشدا بەشی سەرچ خو دەزانی یانی قاوەکو گوتم ئێمە بزانین ساڵێک لەمەوبەر باسمان کرد بێت باز لەوەمان کرد باز لە بروس قەسابمان کردی کە دەگیرایە و تحقیقی لەگە دەکرێت ینی ئەو دەکاریە ئەمە بزانین دزی کردی و لەسەر بەرتی لوشتی والەیە تاانەوە بەرتی لە کەسیان نێوەرنەگری بە خودی مەسعود و ئەوانە هەریەکەن ئەوانە شەریکاتی نەفت شیرەمەنی بیرتانە 5 ملیۆن دۆلار کە بۆ هەراهۆریە هەر بردیە
یان ماڵی ئەوەی ڕووسەکان دیسان نێچیر و قوبات هەر بردیان ینی ئەوە لە هەمووە مەسرور دەی باد ینی داشتێ دەبتە هەڵڵای میدیای گەورەیەوەکۆ 18 ملیۆنە کاک مەسرور دەست بەیاتەوە وەڵاگۆی چاکسازی بەردەوامە بۆیە ینی ئەوە فەشەلی گەورەی مەسعود و مەسرورە و هەموو ئەو نێچیروان هیچ بەشدار نین لەو خاڵەتە بەڵام لەوە دەکەن لەبەر وێنەی پاراستن و ئاسایش ئەوەندە قەبیح بووە ئەوان دانەوێت بە وێنەیەکی جوان لە چەند ماوەی داهاتوو ئەوەندە گۆڕانکاری دەکەن ئەلۆی لە جەلۆی دەنێن جەلۆی لە ئەلۆی دێنن ئاوینەوە دەست بشو کەسیان عقوبەی گەورن بەڵام بە خۆشیان ئێستای ئەس پێ دەکەن دارمایە ئەو دەستگا هەستیارە هیچ ئاگای لە هیچ نی کورکاکە داعش پێ 6,000 هات 1-2 بەر بدەم ئاسایشی گشتی کۆنتڕۆل کرد تەنما بوو ئەیەکی شوبات ئێوە هەموو فەشەلی زانیاری پاراستنە هاوڕێیان ئەتوو ئەگەر لێکی بدێەوە ئەیانێو داعشە ماوەک بە کەیفی خۆی قائیدە دەهات جەرت و فرتیان دەکرد تەقی هەولێر بوو بۆ مەهزەلە وەوە لێکی شوبات انهیاری پارتیەچێتیش بوو دەستگای زانیاری یعنی هەردوو لا کاگیان لێ نییە و ئیشی دەستگا ئەوەیە لەو حاڵەتان دەبی ئەو مەسئول ئەمنیە ئیداریانە هەموو لێ پێچینەوەیان لەگە بکرێ داعش هجوم دەکات ئەوە دەکرێت ئاوڕیان بێنە سەر لەش فرۆشەکان بێنە سەر دوایین بابەت لەسەر لەش فرۆشەکان تەعان لەش فرۆشەکانیش ئاوڕیان بڕوا بکەم لە بۆم نییە وەرن هەمووانی گوێگرن ئەم لەسەر مخەدەراتی کردیتم تەزویری مەسئولینی پارتی هەولێرم زیاتر لەکەم بووە هەموو دەزان بە لایف هەیت ماشتشم لە پەیجەکەیت کەم بوو پەیجی ئەلمەرحوم و لەسەر لەشفرۆشی و گوندی لوبنانی کەم کەسن چی من باسی ئەو مۆزوعی کردی ساڵێک و نیوە دەرم هەولێرەی قەدرگران هەولێرەی محافزکار شارێک کە ئێستاکە وەرە بوویتە منبەعی شوێنی لەشفرۆشی لە هەموو دنیا لە شەرق ئەوسەط لە وڵاتانی عەرەبی لە خەلیج دایانهێنن کە ئێستامە دەینە سەرێ چەندین ساڵە تجارەتێکی گەورە کورە تاوان دەکرێ بەرامبەر مناڵ لە هەولێر و سلێمانی بڕوا بکەن لە تەلەگرام پەیجەکیان لۆ نادم کە جارەکەی تر باسم کرد باسی دەستێکم کرد بە ئاشکرا ئەڵێ مناڵی 12 ساڵ و 14 ساڵمان هەیە یعنی بەر لەوەی پەردەی کچێنی ئەوە بی ڕکلام دەکەن بە ئاشکرا ڕقەمی کوردستانیان لەسەرە ئاسایشی سلێمانی لە چێی ئاسیا و کۆڕەچیشی لەسەرە بڕۆن لێ ئەوە بدەن 25,000 فۆلۆی هەبوو هەر بە ئاشکرا کورە با بەەوە مناڵ لە بن هەژدەی بە تاوان سابە ئەگەر بە ئارەزووی خۆشی بی نەک تجارەتی پێ بکرێ ئەوە عبودیەتە دەیانکردن و دەیان فرۆشن ئەزە دەیان گۆ تاوڕێیان چۆنیشیانەکە ئەوانی سلێمانی دەینە هەولێرە دەرێن بل پاکێتە نوێیە دەستیان لێ نەدرایە هەولێری دەبەنە دۆچ هەمووش مەسئولە باڵاکان تا ئەندەمێ یەک خاڵی بڵێ مخەدەرات لەشفرۆشی فەساد دزی و تاڵانی گەورە ڕەمزە گەورەکانی بنەماڵی بارزانی و تاالبانی لە پشت نەبی مستحیلە بکرێ کرابی و گەورەترین تجارەت ئێستاکە مخەدەراتە و ئافرەتی لەشفرۆش لە تەک نەوتە ئەو داهاتەی ئەلەوە هەیە شەوانە و ئەوانە لە مخەدەرات کڕین و فرۆشتن و لەشفرۆشی ئەو هەموو کۆمپانیایە بڕوا بکەن بەقەت نەفتە کە دەیدزن کە بۆ ڕێکان کوندەکە زیاتریشە خاستن مخەدەرات گوچکەیە و دەیبەن و دەیهینە هەموو سەر سنوورانە بەڵام ڕقەم یەک ماڵی بارزانی و تاڕەبانی دەستیان لە مخەدەرات و لە لەشفرۆشی ئەوە هەیە کە بە خۆمان ئێستا دەینە سەرێ کەشف هاوڕێیان لەو ڕۆژانە دیتان بۆ هەڵایەکی گەورە بەخۆی مەسرۆردایە میدیا تەقاندیانەوە وەکووە ئەوە نەبووە خەبەرێک ئێمە بزانین ئەوان شاردبیانە بەر لە ئێمە بەخۆیاندان ئەمە پێشتر من بەخۆم لایڤمێ لەسەر ئەوەی کە چۆن لەو هەولێرەی دوای 12 شەوێ سقوتی کردیە باسم کرد چۆن ئەگەر ئەوی بێتەوە بیری پار بوون یعنی هاوڕێ من لە بەوەم نییە بەس لەبەر ئەو نمونەما لەبەر یەک نمونەما ئێمە بزانین چۆن مەسرور نازانی یان پاراستن و مەسرور بارزانی و حکوومەتی هەرێم و ماڵی بارزانی یان هیچ نازانن
ئێمە بزانین لە سویدەوە خەڵک خەبەر بداتە من ئەو لە دوو بست لە ناو بارەگاکەی نەزانی ئەو فەزاعەتە لە 100 مەتر لەولاتر نەیزانی یان بە ئۆکەی وان کرایە لە دوای 96ەوە تا ئێستا تەسەوڕکە و لە یەکێتیش زۆر فەزاعەتترە هاوڕێیان بڕوان پێ بکە دەڤەری سلێمانی بە دەیان کچی نکبەت هەژار یان تێوە گڵایە یەک کوڕی مەسئول زیاتر لە 80 کچی پەردەی کچێنی تەقاندیە یەک کوڕە مەسئول بەرپرسم لەوە دەم ڕووتێک ئەوەی لە دەڤەری لە مافیانان ئەو نەوەی ئەو مەسئولانە بە تایبەتی مەسئولی دووەمەکان ئەمنیەکان ئەو دەستدرێژی ئەوانە کردیتیان تحەدا دەکەم حەجاج کردبی لەسەر کچی کورد استغلالی پارە مۆدیل فرۆشەکانیان ئەو فەسادەی مەسئولەکان هینایتیان ئەگەر کەسیت کە کردبی هیچ داگیرکەرەکە لە 100 ساڵی ڕابردوو ئەوەندە کچی کوردی فەساد کردبی من دەڵێم یەک منداڵە مەسئولی خێڕی یەکێتی باسی دەکەم ڕۆژێک بەڵام بە تەلەفۆن دەیگیرم قسەی لەگەڵ دەکەم وعدبی بە من یانگوتێ نزیک 80 کەسی وەلێ کردیە تاانەوە یەک هەمویان وەیان کردیە هەمووان وە دەکەن ئەوە دیتانیانی دەستگای زانیاری چێ ئەوەکە چه فەسادخانەکە لەو بوارەدا بڕوا بکە هەمووتان شکتان لە خۆبی ئەوانەی لە کوردستان فلیمتان لێ جیرابی دەنگتان زانیاری پاراستن کردیتیان و ئێستا باز دەکەم لۆ عەرەبی سنەوەندە لەگە مەسعودی بەینیان خۆشە لۆ تەسلیمی ئافرەت چەکە بەهێزەکەی پاراستن و زانیاری هاوڕێیان ئەوەی کرا برازای ماڵی بارزانی بوو کردبیان تەوزێ ئەدوار بوو دابیان پێ مەسعود لۆوەی کردبوو بواری بە برازاکانیدا بوو کوڕی لوقمان و ئەوانە ڕسوایان بکە بڵێ ئەوانەیشی ئەوە دەکەن و بێدەنجی کردبوون کوڕی لوقمانی برای کەوی هەڵاتن لەبەرێ تا ئەن ئێستاش ئەوانەوانی وەکو دوو بەرەنە ئەو ماڵەی لوقمان و سابیر و خێرۆڵا و ئەوانە کە ئەدام کران ڕاستە برازای نێولەکنیتی بەس دەرەجە دوونە وەکی سیداد و نیهاد و ئەوانە نین سیهاد و وەجیه و ئەوانە دوو بەرەنە ئێستاش بۆیە ئەو نۆعەی هەموو بەرەو ئەوەی برتی بوو ئەو دابیە بە کەڕامەتی شکاندن بە ئێستاکەشە یعنی ئەو فەزاعەتەی کە مەسرور بارزانی و مەسعود پێکەوە کردیان تۆ ئەنەوە سێ کوچکە پێنج کوچکیان چار کوچکە مەسعودە مەسرورە وەیسەیە بابوو دادەنیشت خطە دادنێن لە بۆ هەموو کێشەی کورد هەموو ئەوەیەک لەوەی دەدەن بڕیار دەرەچی بە تایبەتی مەسعود و مەسرور کولفی کورد وەیسە و بابۆش گرنگن دەڵێن مەنسوور و مۆکسیشدا مەنسوور هەندە دەوری نییە خەریکی سەرخۆشی خواردن و ڕابواردنە بۆ ئەوی کەشیان لە ئەمریکایە مۆکسی بەس باڵادەستە لە پاراستنەها لە ئەوروپای ئەو ڕێیان ئەوجاد یعنی کە لێیاندان لۆ کەڕامەت شکاندنی ئەو باڵە بوو کە لەگەر ماڵی بارزانی ئێستا تەوانی تەوان ئێستا ماڵی مەسعود بارزانی 100 جاری کەشوتیشمان بە تاقتەنێنە هەموو لایەکانی کە لایەکرد لە هەمووان دەدەن وە کرد و باڵی هەر هەمیان کردیە ئەوەی کە کراش بەشەکی لەو ململانەیە کە ململانەی نێوان بارزانیەکان ناو خانەوادەی مەلا مستەفای ئیتر بە لە قوپۆپەکانیانە لێیاندان کەڕامەتیان شکاندن وەکو گورگ ئاسا پڕیاندانێ کوکو گورگ بە ناو مەڕی دەکەوی دەبتە هەراوەریە هەلو هەندەی بوو ئەگەنا ئەوە زۆر بەسیت بوو مەسعود بارزانی بێوێک و سەرۆکی حکومەتە بەچی بارەگاکان قەپات دەکە یەک بڕیار دەرەکە هەمیان دەناسی هەمیان دەگری پێویست ناکە هەموو شەوێ بچە سەریان مەسعود بارزانی یعنی پاراستن و هێزەکەت بای هەندێک حکومەت دەزانی چ ئەوەیە چ گەوا دەکەیە چەند لەش فرۆشەیە من دڵنیام زانیاریش هەردوو لایەن پێویست ناکە هەموو شەوێ بەسەر دوسێ شوێندا بدەی و ئابڕووی ئەبوو ئەژدادیان ببەی کە ئەوەی شێک لە ئامانجە سەرچەکانە دەچم تەواو هێز تەوزیع دەکەم هەر هەمیان دەگرم وە پێویست ناکەوەندە بدەیە میدیای دای بخە بیاندا مەحکەمەی بارزانیەکانیش بە مەحکەمە هەتا سەس پێ بکەن ڕازگووی ئافرەتە چیرەش فرۆش یان کۆمەڵێک ئەوە دەکەی هەندەوە نییە
فەرموو بەهزادی بدە کە بەخانە مەلهایەکی پێ نزیک وەزارەتی پێشمەرگە مەسئولی سوپای بارزان هاوڕێیان بارزان ئەوی کە جنین ئەو هەموو کەسەی گیرا 200 ئەوەندەیە 270 چەندە کاکمەکی دەڵێ 270 هەندێک دەڵێن 200 بە هەر حاڵ فەرموو بیانگرن بیان دە دادگا نەک زەرجە ئەلامەکە بکەی و کەرامەتیان بشێن و ئابڕووی ئەوانە بکەی کە ئێستا لە ململانەیەکی قوڵدان لەگە یەکتری هاوڕێیان تاوان ئەوەی بارزانی زاوای نیهاد بارزانیە بە پلەی یەکەم ئیشی ئی نیهادی بوو ئەو شتەکرایە چەندین ساڵە دەکری ئێمە هاوارەکەین هەولێر لە دەست لە فرۆش و گەوادان ڕزگارکەن ئەو شارە شارەشی هەرێم هەولێر گوتنی هەرێم گران بوو قەدر گران بوو بۆ دەیکەنە شاری لەش فرۆش و بەعسی و شاری لافاو کردیان ئابڕووی هەولێریشیان برد وەرە لە خەلیج بێ لە هەموو چەند دەوڵەتە عەرەبی جیرانەکان بێن لە هەولێرە لۆ ڕابواردن و شەوان شەوان سەعات 12 ئەو هەولێرە دەبتە شەوی گەواد و قەحبان هاوڕێیان یەک لەو خاڵانت کە کراکە و گوتماوەی بارزانی بوو لە گوندی جنین بەڵام کە لەوە نووسنی هەمویان دەچنەوە گوندی لوبنانی یان لوبنانی مەرکەزیان بوو جەنینەکە شوێنی ڕابواردنەکە بوو ینی سرعەت لە گوندی لوبنانی ڕابواردن ئەوە تاوان یەک لەو خاڵانت کە هاوڕێیان کردیتیان چ بووە ئەوە سیروان بارزانی سەرپەرشتی کردیە بەدەیان و سەدان مەسئولی جێیشی عێراقیان بە ڤیدیۆ گرتیە لە چوونە ژۆرە لۆ دیسکۆکان لە ژۆرێ و تا ئاستی ڕابواردنیان لەگە ژنان هەمیان تەسویر کردینە بۆیە هەمیان تەسلیمیان بوونە سونەکان پیاوم دەوێ قسە بکە ڤیدیۆیان هەیە ڕەنگی بە ئەبەلوسیۆ هەمیان هەیان بی بەس ئەمن ئەلەوە دەقیقم کامیرەی تا ژووری نووسنەکانیان دانابوو لە بۆ بە سەدان مەسئولی سەربازی عێراق وە سیروان بارزانی ئەو ئیشەی کردیە سەرپەرشتی ئەو خاڵی کردیە نقطە زۆفی جێیشی عێراقیان زۆربەی لە بەردەستی پارتیدا هەیە بۆ زانیاریتان ئەوە یەکێک لە خەتەکان بووە کە دەیان نایە بواریاندایە و استفادەیان لێ کردیە هەردوو حزبا خەتی سلێمانیش کە قۆناغی لاهوری بە سەدان کچی و کوردی ڕۆژهەڵات و فارسیان هینایە چەندین مەسئولی خۆیان پێگرت چەندین مەسئولی پاراستنیان پێگرتیە بۆ زانیاری نهێنی و بەڵگەی سکسی ناو خودی ماڵی بارزانی نێرەکانیان لایە من هەر ئەوەندە دەتوانم بڵێم لاهور حەشری کرد بەوەی بڕوا بکەن مەسرور لای نییە لاهور لایتی ئی خودی خانەوادەی نێرەکانی ماڵی بارزانی ئەوە خاڵشکە بوو هاوڕێیان ینی تەسویریان کردینە وەکو ئامرازەک تاوان هەموو وڵاتێک مەسەلەی سکس بەڕاشکایی بڵێن ینی دیتان وەزیرێکی وەزیری ئەوەی ئیسرائیلێکە ژنەکە لیڤی شتە چی وایەوە بزانم ناوی و کچە بەژن درێژەکەوی لەگە ساحب عێراقات و هەمووانی ڕابوارد بوو بەس کاکە ئەوان باو ئەجمە ناکەن و پرۆژەکەی بەڕاستی پرۆژەیەکی نیشتیمانیە تۆماریان کرد کورە ئیمەوەکو گوتم ئەو مامۆستایەکەی کە مدارەکەیت کەش باسم کرد کە گوتی ئەگە و شێش کوردیتانە جامعی بەغدایە نەزانی عەرەبیتان نەزانی کەلیمەشی کوردی تەنیشتی بنووسم پێتان نانووسرا ئەو تەڵەبەتیش لە ئەوەلی کردووە تا ئاخیری هەمووی بوویتە لەش فرۆشی بە لەش فرۆشی و مەسئولانە دەگرن بەهەرحاڵ ئەزەوەکو گوتم ئەم لە بۆ ئابڕوچوونی شکاندنی هێزە ڕەخنەگرەکانی کە من نازم سەربەنوێ چیرن یان نە بەس مەعلوم ئەوە دەزانم لەگە ماڵی مەسعودی تەبانینە ماڵی مەسعودی بە تاقتەنێنە هەموو شێخ و ئەوانی کە لەگە نێچیریش لایەکن ئێستاکە ئەو بەرێش لەوەنە لیاندان ئەگەنا 15 ساڵە دەزاندرێ ئەگە نامە ساڵونی وەکە بەڵام ساڵێک ساڵونی وەک لەمە بەر پار بوو ناوی هەموو ڤیدیۆ ئەوەکانم مەلهاکانی هەولێرم باز کرد کە جەلال پەرێشان دەرێ کاک جەلال پەرێشان دەرێ 72 لە مەلها هەیە لە هەولێرێ 72 بۆ زانیاریت خاڵی هەرە سەرچی لەو ماوەی هاوڕێیان تەقیەوە ئەوە زۆر گرنگە پارتی ئەمریکا ڕۆی ئێستا بەرتیل دەداتە ئێران و موقتەدا سەدر بە تایبەتی لە موقتەدا سەدر کە ئەو مەسەلانە دەکە تاوەکو بڵێ بابا ئەمەش محافزکارین زدی لەش فرۆشین ئەوەمان کردیە
بەرتیوی هەرە گەورەی لە بۆ ئێران و ئەمریکا ئەوەیە مقتەدا سەدرا بۆ زانیاریتان ئەو هەڵای ڕاگەیان نەیکرا ئەگەنا زۆر بەهێمنی مەسرور بارزانانی دەیتوانی هەر هەمیان لە یەک شەو بگری مەسئولە باڵاکان دەی دەمەدادکە و داش دەخەم نەک هەموو شوێ بچمە سەر و ژێراچیان سێ شەوە کاوڕیان تا ئێستا هەموو شەوێ دەستنە دووسەیەکی هەر بەس لە بۆ ئابڕوو بردنیە وەف ئەوان 15 ساڵ زیاتر دەزانیانی کاک مەسرور کاک مەسعود تازە دەزان لە شفرۆشی لە هەولێرە هەیە کورا ئەمە ڤیددیۆیەکم دیت لەو پەیزە ساقیتەکانی خۆتان بڵاویان کردە دوێنێ ئافرەت وەکو مەغری بوو وەکو وڵاتە هەرە لە شفرۆشەکان لە سەجادەی لەگە خەڵک مەعمەلە دەکەن ڤیددیۆ هەیە لە سەجادەی هەولێرێ ژنن ئاوەڕاوەسانی تەکسی سواریان دەکات یعنی تازە دەزانی ئەلۆ ئێستا تەقانتەوە ئەگەر ئەو نیەتە سیاسیانت نەبی کەرامەتی ژەکانی خۆت پێ بشێنی بەرتیل بدێ ئێران و مقتەدا سەدر و ئەوانە هاوڕێیان جگە لەو ماڵی بارزانی وەکو گوتم نەجات ببورن ئەوە جەلال پەرێشانی کۆی لە بەخۆی دەڵێ 72 ینی لە هەمووتان ڕەنگی زۆرتن 72 مەلا هەیە ئەو نەکەوە باشترین بزنسە و دوو مەسوول قیەمی نمایە بیرتان ئەو دکتۆرە کوردە باسی کرد گوتی کابرایەک هەردوو تان ئەوەی زەکەری پیاوانی هینا بوو لەو ئەوەی باسی چەندین مەسئولی یەکێتی کرد لەوانە فاروقی مەلا مستەفا ئەوانە کە لە شرۆشەکان دەینن ئیخۆ دکتۆرە دانی مارکە باسی کرد لە دەڤەری سەوس من بەڵگەم نییە ئی سەوس بەڵام دێمە سەری وا ئیشی ئێستا دەکەم بە هیوام لینک و شتکوڕێ من ناتوانم بە شکلی بێ دەبی ئەلێرەوە هەڵبقوڵێ زانیاریەکان و سەرچاوەکانمان کەسانێک بن کە بیان ناسین بەڕاستی شەرمەزارمان نەکەت چکو مزداقێت و وجدانی خۆم لە سەروی هەموو خەبەرە چییە من دەتوانم ئێستا کۆمەڵێک لەو شتانە بڵێم لە سلێمانی ئەوەی من دڵنیام پاڤلوانە هەموو دەزانن مەلهاکانی چییە و بەش ئستخەشیان لێ وەردەگرن هێرۆ شاناس تێم دەگەی هەمویان دەزانن هەمووشی خۆیان هەیە ئەوانی شەیتیان دەست بەڵگەم نییە یان کەسێک بڵێ کاکە ئەوە ئیویە وەکو چۆن ئێستا مە دەڵێن جەنین ئی بارزانە ئەوەی نزیک وەزارەتی پێشمەرگە ئی بەهزادیە بەنمونە سیروان بارزانی ئەو کارە لە بێڕەوشتەی دەکاتن زوباتی عێراقی پێ کۆنتڕۆڵ کردیە دەیان زوباتیان کردە ئەوە هاوڕێیان بەمەیان گوتیان دشات ئەسەن نەجار لە هۆتێلی کریستیان مەلهە و دیسکۆوانە هەیە لەسەر 100 مەتری سیپان هەیتی بەحر نجومی هەیە ماڵی حەمزە سێوێ هەیتیان ماڵی شێمەی هاڕوونی هەیتیان ئەوەی لە هەمووی ئەوەترە هاوڕێیان دەرێن ئەبوو عەلیە کە مەشهورە لە هەولێرێ منداڵی 12 لۆ 14 دەینی بە شەرتی ئەوی پەردەی کچێنی نەدڕایە دەی فرۆشتە مەسئول لای فرۆشتە مەسئول کۆمەلگای تارینە چییە گوندی ئەمریکی بەدەیان شوێنی کەش هەیە ئەوەی گیرایە مزەڕەت سوکایەتی و ململانەیەکی سیاسی ئەوە بووە دەیانی کەمایە وەم بە هیوام یعنی بە هیوام هەمیان قەپات بکرێ بەڕاستی ئابڕوچوونەکی زۆر گەورەیە کورە هاوڕێیان لەو ئەوروپایە یانوت کە ئینسان ئازادە هەرچی بکاتن هیچ ڕێگریەکرد نییە بەڵام لە وڵاتێکی وەکو سوید مەمنوع ئافرەت تجارە بچی ئافرەت سکسی لەگەڵ بکەی بە پارە و تاوان دەشتگرن ئەگە لە بن هەژ دەبی ئەوە تاوانە پێدۆفیلی پێدەگوترێت لە هیچ دنیا هیچ پاساوەشی نییە لۆ ئازادی کوردستانەوەە هەموو ئەوەیە لەو وڵاتانە هیچ کەش دەکردن لە بڕۆکسل هەڵە موتیان 180 دەخلی بەلجیکە لەسەر لەش فرۆشێ جامخانەکانە زەریبیان ئێکاکەوت زەریبەکەش نادا یعنی بەس مجەڕەد تجارەتەکە لۆ خۆیانە کۆمەڵێک مەسئولن و زۆربەی مەسئولەکان لە پشتینە هاوڕێیان لە مخەدەرات دەگری لە لەشفرۆشی دەگری کە ئەو دوو شتێک هەرە ئابڕووبەر و تاوانشی گەورەیە بنمونە لە تجارەت پێکردن لە وەسایق و تەریخ دزین و ئەو شتان دەگری هەموو مەسئولە باڵاکانی بنەماڵی بارزانی و مەسئول ئەمنیەکان لە پشتیانن بەڵام دەچن دوو کوڕە فەقیر دەگرن 200 غرامی پێیە نی کیلۆی پێیە ئەوانە دەیگرن بەس ئەوی 100 کیلۆی پێیە ئەوی هەزاری داخیل دەکا هیچیان ناگیرێ
ئەوانە حاکمی ئەوەنە و ئەمە پێشتریش باسمان کردێ ئەو مخدراتانەی دەگیرێ هەمووی دوای ئەوە لە زیاتی بسووتێندرێ هەموو مەسئول ئەمنیەکانی هەولێر و سلێمانی دەفرۆشنەوە لەگە دۆچ دۆ خۆیان دەبن. هاوڕێیان من نازانم هەر دوایین شتیش لەسا و لافاوەیە حەزم دەکرد لەسەر لافاو ئەو کابینە ڕاوڕووتی و ئەمنیە قسە بکەم بەڕاستی ینی زۆر بێزەلەتە وەرە لە هەموو دنیای ژینگە تێکچۆ بە هیوام خەڵک ژینگە دۆز بی هاوڕێیان بەشەشی لەو تێکچوونی ژینگەیە لە ئەنجامی ئەوەیە هەمومان ئێستا لە ئەوروپا مەسەلەی ژینگە لە هەموو شتێکی گرنگترە بۆ زانیاریتان چەپ و ڕاست کریستین و دینیەکان و نادینیەکانیان مارکسیست و ئەوەکانیان مەسەلەی ژینگەیەکێک لە مەسەلە سەرچەکانە ئەو مەدە گەلک زۆر گەشەی کردیە یعنی ئەمن بۆ خۆمان پێمان شەرمە گوڵەبەر و دنکە گوڵەبە ڕۆژێک فرەدەینە ئەوەی نایلۆنەک نایلۆن 200 ساڵ دەتاوێتەوە من نامەوێت ئێستا بکەومەنە ئەو مەسەلەیە بەڵام خەڵکەکی زۆر ئێستا بیر دەکاتەوە دەڵێ ئێستا ژیان واوەی لێ هاتی ئەی دەبی لۆ منداڵەکانم چی دەبێ ینی سیر مەکە ئەوڕۆت و دەی دەبەک فرێ دەی شتێک دەکەی ئەدی منداڵت جەرگت لۆژان دەکەوە نیە ئێدە بازەکە ئاوە ئەو هەموو لافا و ئەوە لۆنەوەکانی داهاتوو بەدڵێ بەڵام ئەوەی ئێستا دەگرێ هەمووی لە ئاشبەتاڵ و فەسادی ئەو حکوومەتەی بەدیارکەت لەو 31 ساڵی لە پەروەردە فەشەلیان هینە وەنیە لە تەندروستیەوە دەبین فەشەلیان هینە لە ئەمنیەتەوە دەبینی فەشەلیانە لە کێشەی کوردی نێودەوڵەتی فەشەلیان هینە بەس پێم بڵێ لە چ سەرکەوتنتان مەدەستینە یەکێک لەوانە ئەو شارەوانیە یعنی من ئاوڕێن بەرنامەی تایبەت دەکەم لەسەر ئەوەی وازانیاری کۆ دەکەمە ساسان ئەونی و مەسرور بارزانی ئەوە کابینەی ڕاوڕووتە هەموو شتێکیان دوو قات و سێ قات کردیە وەڵڵاهی هیچ شتێک نییە پارەی وەرنەگرن ئەجێستا لە سێ قۆڵی وەردەگرن مەسەن لە ئاوی لە کارەبای جگە لەوەی مەسن لە کارەبای لە مۆلیدەی ئەهلی حکوومەت زائیدەن ئەو کۆمپانیاش هاتە سەرێ هەر هەمووی وەردەگیری ینی ئەو میلەتەی دەڕوتێننەوە ئەوە کابینە نییە ئەوە هەر ڕاست دەستی دایتەوە دەزانی سبەینێ دەڕوخێ هەموو ڕۆژێ پارەی خڕدەکاتەوە هەر بۆ زانیاریشتان هاوڕێنەوەی من زانیتم مەسەن پارەی ئەوەی خەبەرێ بدرایتە من ینی تا حدێک سەرچاوەکە مام ناوەندیشانی کەسانێکە ئاگاداری ناوڕۆشی پارتین ئەڵێ پارەی هاتوچوو ئەوەی زەریبەی کورا ئەوەی ئۆتۆمبیلی سزادانی سەریع لێ خوڕین لە بۆ ئاریانیە کاگاریانیش بە 1 ملیۆن دۆلاری لەو تۆڕە کۆمەڵایەتیەکانی و لە ئەو شتە خۆشیەکانی خۆی سرف دەکات کۆنیش لەیاندا ئیدریسی کوڕینە چیروان بارزانی و نەبیلەی یعنی هەندێک دەوایر هەیە لە بەس لە بۆ منداڵەکانیانە پاڤێرش و هیچ تارەی هەیە دەڵێن هەفتەی 3000 دەخوڕیتن دەستا دوبەی و دێتە ئەوروپاوەوانە بەو تارەی تستەکەن عاشقەکەی تا هاوڕێن لەو ڕۆژانەش تەلەفۆنەوە کرد لە بەغدایە بوو گوتی ئێستا تەیە کۆبنەوەکەی بەجیبێ لەم کرۆتم با بە 5 دقەیە هەر تەلەفۆن قەپات کرد بەس پێم ئایوە بڵاو کەمەوە بەرەحاڵ دەی یازدەی شەوێ کوردستان بوو یانی وتم زووە هەری گرت فەرموو گوت مەڵا من ئەوەمە وتی لە ناو کۆبوونەوەمان نازانم ئیتر گوتم مەوعیدێک دابنێ وتی بڕۆ لەگە سکرتێرەکەم قسە بکە وتم نا لەگە توما قسە دەکەین ڕاست قەپاتی کرد قەزم ئەزەدێ پاڤێلیش وایە هاوڕێن قوبادیش وایە نیان دەگوت چەتە و ڕێگریەکان هەموو منداڵی شێخ زەنجی بوو ئەدی ئێستا بزگەلەوە هاوڕێیان من بە لافاوەکە دوایین شت بڵێم یعنی هاوڕێیان ئەو زۆر ئابڕوبەران لە یەک مانگدا 3000 لافاو هەربستی و ئەو هەموو پێشێلکاریە کەس ناگیری 12 کەس مرد کەس ناگیری بەڵام زیندانەکانیان پڕ لە دەنجی ئازادی خواست کردی کاکە 12 کەس مرد ئابڕووی ئەو حکوومەتە چوو پایتەخت ئەوها قەشمەری خانەوی بەردەم ئەنجومەنی وەزیران کەسێک ناگیرێ لێ پێچینەوەی لەگە ناکرێ سزا نادرێ کورە لایدە لا بەس لایدا مەیدە دادگا 12 کەستان کوشت ئێخۆ کوشتنەرەوە نییە بە کلاشیکۆڤی کورە هەر حەیات چوو مەسرور بارزانی هەر حەیات چوو باشە بە دیمارێ پرسیارێک لێرە لە بۆ مەسرور بارزانی هەموو ڕۆژێ دەستگای بارزانی هەر لە کوردستان بیسارەکەی خۆشی ڕکلام دەکا ئەو خێرەی کردو ئەو ئینسانیەتەی کرد ئەی باشە ئەوە ئابڕوچوونی خۆت نییە مەسرور بارزانی لە حکوومەت یعنی حکوومەت لە دوای دەستگای خێرخوازی بارزانیە
یعنی کوردستان بیسارەتی ڕێکلام لە دەستگای بارزانانی دەکات دەرێ خێری بەوەی کرد سەدەقەی بەوەی کرد یعنی حکوومەتەم بە هیچ نییە نازانم هەست پێ دەکەم مەسرور بارزانی و حکوومەتی هەرێم هەست پێ دەکەن کە دەستگای بارزانی خزمەت گوزارترە لە حکوومەتی هەرێمەکەی مەسرور بارزانی ئەوە ئیهانەی حکوومەتی هەرێمە بەڕاستی نازانم هەست پێ دەگەن یان نا نێچی دەچی بە ناوی ئەوەی و دەکەی یعنی سەرۆشکاتی هەرێم ئیفلاسی کردیە کاکە تۆ حکوومەت دەکرێت دەستگایەکی پاڵ پشت بی بەس حکوومەت دەبی سەرشتی بی حکوومەت خزمەت گوزاری هەبی کەچی ئەوە دەستگای خێرخوازی بارزانیە یان سەدەقە دەکات ئومێد خۆشناو لەو دەوڵەمەندی لەو دەوڵەمەندی ئەدی حکوومەت ئەدی مەحافەزە ئەدی بودجەی تارێ یعنی زۆر شەرمە هەولێر وەلایەتیە هەموو ساڵە 5-6 ئەو ساڵ کورەوە بۆ 5-4 تا ئێستاکە هەر بەس 20 ڕۆژە 3 ڕوویدایە نە بەرپرسێک شەرم دەکات نە دەست دەچێشتەوە نە داوای لێبوردنەک دەکەن نە دوو سەگباری هەولێر گوتنی دەدەنە دادگای تاوانێک بەرامبەر ئەو میلەتە نەکبەتەی هەولێرێ دەکرێتن لەولا پڕی قەحپە و گەوادیان کردیە پڕی بەعسیان کردیە لەولا کەش ئەو هەموو لافاو ئەوەی دەکەن ئەزم باسی چاکسازی و گۆڕانکاری و نازام تشمان لە بۆ دەکەن وەڵی هەولێریەک یەک تۆس کەڕامەتی هەبی یەک تۆس دەنگ نادا بەو حزبەی ئەوە ژیانتانە دەوڵەمەندی کردن بەس هەمووی فاسد کردن پارتیەکان ئابڕووی بردن ئەو هەولێرە چ جوانێکی مایە بەس بم بڵێ وەڵی 9 ساڵە نەهاتیمەوە دەنەوەی کەژنێمەوە تەقەی سرم دێ لەبەر کە دێوە دەخن چی بڕواکە مەوزوع ئەرەوەنی دەمانگرن هەر لە مەتارڕە هەر تااقەتی هەولێرمان نیمایە نێ وەرە توش زێدەک 1 ساڵی ژابوو تااقەتم نییە بێمەوە نە بیرەوەریە جوانێکیان هێژرە و هەولێرەی بیرەوەریەکانیان هەموو کوشتین لە هەولێرێ پڕی بەعسی و ئەمن و لەشفرۆش و گەواد و لەولا جادە و ئەوە کۆمەڵێک کەس ئەوە بۆ کاکە تو لەو شارەی دەسوڕێەوە غەریبی وەڵا من 2012 چوویمەوە دووش چوومەوە بەس ئەو دەمێندەو نەبوو بڕواب کە لەو سەری بازارە لە ئەو سەری پیاسەم کردێ دوو کەسم لە ناسیە یعنی ئەوم لەوە نییە خۆمەش پەناهەندەین لێرە بەڵام کاکە هیچیان نەهێشت جوانێکیان نەهێشت هیچ شوێنێک نییە بچم یادگاریەکانمان لێ هەبیت هەمویان تێک و پێکدا هاوڕێیان ئەوە کورتەیەک بوو لەسەر ئەو دووسێ دۆسیەیە پاراستن ئینهیاری کردیە هیچ نمایە هەمووشیان ناوەخۆیان تێکبری بەربوونە ئەیتر چ فەزاعەتێکیان لە ناودا هەیە چ دزی و تاڵانێکە و ئێستا ماڵی بارزانی لە خۆیان گەورە کردیە ئەوە من ناڵێم بڕوا بکەن خۆیان دەزانن اسمە دەرگوشیە درشادە کە مەسوولی بەناو دژە تیرۆرە قسمی یاساییانە قسمی تیرۆرە کورە مخەدەراتیان هەر بە کەیف غان مخەدەراتیان گۆڕێن ئەوە بخوان و دەزانن ئاگایان لێ لەو مەسئولی مخابەراتیان ئاسکەریان بروس قەساب دەریان کرد سەوی وایە بەرتیری وەرگرتیە بەنمونە یعنی ئەو هەموو لەش فرۆشیە باش ئەوە ئینهیاری حزب و حکوومەت نەبی ئینهیاری چییە یعنی بەس پێم برێ چ بەشەکتانی هەندێک تەندروستیتان پەروەردەتان چت مایە ئەمنیەتتان زایدنەوە هیچ هاوڕێیان من دوایین شت بڵێم سەر و کۆمان ئەڵام یەک شەڕە سەیە لەسەری باشە چ خێری هەبوو ینی جەرات تاالبانی کە لە هەمان بدائیتر و بە شخصیەتر بوو لە چاوانە بەس پێم برێ لەو عریزەکەی زیاتر چ دەستکەوتی هەیە کایچێتەکان ڕۆژی مرافعە گەورەکە چێوە لە عەلەمەکی کاغەزێکی برند کردی ئاوای کردی ڕۆژی مرافعە گەورەکە ئیجا چییە ینی وەتی ئەوە کەرکوو کوردستانە چی ئیستیفادەی سەر و کۆماری هەبووە لە بەڵا زیاتر لە بۆ کورد لەو هەموو داخوازێنەتەوەیەی کورد لەو منتیقانە هەمووی بوویتە شەڕەسە هەیە لەسەر سەر و کۆماری چی ساقیت و دز و زەردە و هیچ پوتیشەدە بەرەو بەغدا دەڕواتن چی ئیسفادەمان لە زۆربەی نوێن ئەو نوێنەرانە کردی من ناتوانم بڵێم زەڕ بلێدن بەس لە جێگری سەرۆک پەرلەمانی لە وەزیری خارجیە کاکە ئەو فواد حوسێنە لە بۆ مەش بوویتە بەڵا دەسەوەڕ دەکەن نامەی دایتە فەیسبووکی مەکی ئامێدی خەتەر لەسەر ئەمنی قەومی عێراقی تەسەوەڕ دەکەن یعنی منەزەماتی گەورەی عالەمی کەتە بەرێتە لایەندایە ناوەکان لۆگەڕاندیتەوە باشە بەجێ وەزیری خارجی عێراق لێمە دەر
چی استفادەی هەبوو وشار زێباری ئابڕووی بردین بەرهەم ئابڕووی بردین فواد مەعسووم ئابڕووی بردین هاوڕێیان ئەمن پەیمان دەدەم لەسەر مەسەلە حەیاتیەکانی خەڵک ئاو کارەبا لافاو ئاو ئاوەڕۆ لەسەری ڕادۆستین ئەو دۆسیە دەبێ ئیشی لەسەر بکرێتن بە هەمومان و ئەو دەسەڵاتە هیچی نمایە بڕوا بکەن نازانم کووە ناڕوخێ هەموو سیفەتە شروخانی هەیە ئەوەی ڕایگرتیە نەبوونی ئۆپۆزیسیۆنەکە ئێران و تورکیاشە هیچی نمایە هیچ بۆ گەنی بووە زۆر لەوەی ئیتیحاد سۆڤیەتی ئەوروپای شەرقی خراپتر بووە و دەشبینن چارە نووسیان لە ئەوروپای شەرقی ئەوانە لە چاوچسکۆی خراپتر دەبی لە ئایندەیەکی زۆر نزیک لە ناو خۆیان هەروە وەکو پاڤێل و قوبات تێکدری بەربوون کە ئێستا بە ئەو خاڵش بڵێن ینی لەسەر ئەوەیە کورە خۆ پاڤێلیش حزب و حکومەتی لە دەڤەری سۆز ئینهیار پێکرد وەڵا سەرۆک حزبە سەرۆش نییە هاو سەرۆک شەوەک دەبتە وەزیری ناوەخۆ شەوەک دەبتە وەزیری پێشمەرگە شەوەک دەبتە وەزیری مالیە شەوەک یعنی هیچی نێش بە کەیف خۆی مەکتەب سیاسی دادەنێ نە حزبی هێشت نە حکوومەتی هێشت وەڵا بەس ئەوە گەرە حدودەچی لە بۆ مەسرووری دانابی لە دەڤەری خۆی بە کەیفی خۆی وەزیر مەسئولی ئەمنی ئیداری بە کەیفی خۆی دەگۆڕی منەت یەک کەسیش نازانێت کورە مەکتەب سیاسی عینەوەک شترەنجی لەو جێی تەوزی کورە بابە وەڵڵی ئەو دوو بنەماڵە دەکەن گەورەترین مەحزەلەیە هاوڕێیان سوپاسان دەکەم بۆ ئەوانەی لەگەڵمان بوون ئەوە کۆمەڵێک زانیاری بوو وەزعی ناو پاراستن وایە ئەو مەلهانە کە کرا بەشی هەرە سەرچی گەمەی سیاسی ئینتیقام سزادانی دژەکانیان ئەگەنە 72 مەلهەیە بە پێی قسەی پەرلەمانتاری خۆیان بڕۆن هەمویان بێک شەوی قەپاتکەن پێویست ناکەم شەوی ئەو حکە ئەو زەنگور و شەقشەقە و دم بکەی لێ بدەن هات دیسان هات هەموو فندقەکانیان هەمویان بگرن تەواو بیان نێرنەوە قانون دابنێ قانون مەسرور بازەگە ڕاست دەکەی قانون دابنێ هەرچی ئەوەی کرد سزا بدرێ ئەم دڵنیام لە قانونی عێراقی هەیە بەس بڕۆ بیکە قانون واز لەو شتە گەمانە بینە بیکە قانونێک دەربچوێن لە پەرلەمان لەش فرۆشی لە هەر شوێنێک بوو سزاکەی ئەوەندەیە بیانگرن ئەوە پێدەگوترێن نەک ئەو هەراهۆریا زەنگورەکەی بگری ئاوای لێ بکەی و ئەوەیان بکەی یان بەرتیل بدێ ئێران و موقتەدا سەدری نزیکترین دۆستان لە بۆ ئەوە شەوێک شاد سوپاسان دەکەم کە لەگەڵمان بوون دنیایەک ڕێز و خۆشەویستی بە هیوان تا لای بەشکە و لە پەیجەکەی ترم ئەو ڕەنگە ئەو ئاخر ئەوە بیدەکەومە ئەولای هاوڕیان لە بەوە منە دوایین جملە بەس بڵێن بڕوا بکەن بە دوو ڕۆژی 38,000 کەس لەوی کە تەماشای کردیە دوو ڕۆژ بەس لێرە بڕوا ناکەم ئەوەن دەبی کە ساڵە دەبی هەیتم ئەوەش بەشەکە لە ئێرهابی ئەلکترۆنیکە بەداخەوە لەو 1-2 ساڵی زۆر گورز بەشەکمان کرد یەکێک لە دەستکەوتەکان یەکێک لە ئەرهابەکانی کابینەی نۆیە ئەرهابی ئەلکترۆنیکە من دێم چۆن لە 95 تەشویش